عزیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش من لە کتێبخانەی گشتیم لە شاری سلێمانی ئەمڕۆ دەستپێکی چالاکیەکانی هەفتەی چالاکی کتێبخانەی گشتی بێگومان بە بەشداری و هاوکاری چەندین لایەن و هەروەها نووسەر و ڕۆشنبیرانی شاری سلێمانی و بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کورتساز چالاکیەکانی بەڕەوە دەچێت قسە باسی زیاتر دەربارەی فستیڤالەکە و چالاکیەکانی ناو فستیڤالەکە و گرنگی ئەم چالاکی و ئەم جۆرە فستیڤالانە بە تایبەتی بۆ شاری ڕۆشنبیری شاری سلێمانیەکەم لەگەڵ زۆر بەڕێزان ئالان ڕەئوف بەڕێوەبەری گشتی کتێبخانەی گشتی و هەروەها زۆر بەڕێز شوان کەمال خاوەنی کتێبخانەی ئەمەزۆن بەخێر هاتنتانەکەم بەخێربێن سەرچاو کاک ئالان لە تۆ دەست پێکەم گرنگی و بیرۆکەی ئەم چالاکی و ئەم فستیڤاڵە. لە 2016 ئێمە ئەم جۆرە فستیڤاڵانەمان لە کتێبخانەی گشتی سلێمانی ئەنجام داوە بەم حەجمە گەورەیە. مەبەستی سەرەکیمان ئەوەیە کە بڵین کتێبخانەکان تەنها شوێنی هەڵگرتن و بەخشینی کتێب نەبێت بەڵکو بێتە ناوەندێکی ڕۆشنبیری و کولتوری وەکو باقی دامەزراوە ڕۆشنبیرەکانی تر کە تیایدا خزمەت بە بواری کولتوری و فەرهەنگ بکات. بۆ ئامانجە ئێمە ئەم چالاکیانە ئەهێنینە کتێبخانەی گشتی سلێمانی و جۆر و نوعێتی چالاکیەکانیش وەک ئەزانین لە پێشانگای کتێب بۆ پێشانگای شێوەکاری بۆ فۆتۆگراف بۆ ئیشی دەست تەنانەت بۆ نمایشکردنی فیلمی مناڵان لە هۆڵی سینەما لەگەڵ زنجیرەیە کۆڕی شعری لە ئێوارانە و بەیانیان زنجیرێک سیمیناری تایبەت دەسەر ڕۆلی کتێبخانە ئەمانە واکە کە خەڵکانێکی زیاتر لەوەی کە تەسەوری ئەکەن بێت بۆ سەردانی کتێبخانە هەم بۆ بینین چالاکیەکان هەم بۆ سەردانیکردنی پێشانگای کتێب چونکە لە پێشانگای کتێبە جیا لە ڕۆژانی ئاسایی یعنی سەردانیکە دەتوانێت بە نرخی کەمتر لە کاتەکانی تر کتێبانی دەست بکێت کە لە پێشانگەکە ئەفرۆشتێت. زۆر باشە بێگومان ئەمە قسەی زیاتر هەڵەگرێت کە ئێوە جگە لە نمایشکردنی کتێب چەندین چالاکی تر لەناو فستیڤالەکە ئامادەی هەیە کاکشوان گرنگی و بایەخی ناوەندەکان یاخود کتێبخانەکانی تر لە بەشداریکردنیان لەناو چالاکی و فستیڤالێکی لەم جۆرە. دەست خۆش زۆر سپاس بۆ کتێبخانەی گشتیش کە ئەمە کارێکی زۆر باشە ئەمە 3-4 ساڵە بەشداریەکەین عنی بە دەرلەوەیانوەکو دامەزرایەوی شوخانەکانی زۆر زەڕور بەکەم جۆرە فستیڤالانە بکرێت ئەین تۆی بە یەک جار بۆ ماوەی مەسەلەن هەفتەیەک 5 ڕۆژ هەموو ناوەندەکان و کتێبخانەکان کۆکەیتەوە ئاینجارە بە ماوەیەک بێدەنگی لەو کایە ڕۆشنبیرە تۆیکەی بە شۆکێک یعنی سوودی زۆری بۆ خوێنەرە بێەوە هەم بە تایبەتیش بۆ سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری عنی من هیوادارم ئەم جۆرە فستیڤالانە بەردەوام هەبێەوە زۆر باشە زۆر سوودی بەکایی ڕۆشنبیری و کللتوری گیان و ئێمە ژۆک و کتێبخانە ئەتوانین لەم ڕێوە سوود بە خوێنەرەکانمان بگەێنین. چۆن سوود بە خوێنەرەکانتانەگەێنن؟ ئێمە ئەگەر دایمە زووتریش مەسەڵەن تۆزە زووتر پێم هەوڵێ هەوڵێن هەموو جارێ مەجموعە سەرچاوی کتێبی تازە بێنین ئێمە جارەش ئێمە مەجموعەیەک کتێب ناونیشانی تازەمان هێناوە جا لێرە مەسەن داشکاندن نەکەین عنی زۆرش دەکەینەوە فەری زۆر تایبەتمانە بێ بۆ خوێنەرەکانمان عنی بۆ کتێبخانەکان زۆر باشە ئەم جۆرە فستیڤالانە. بەڵێ کاک ئالان مەرجە ئەو بابەتە نوێیانەی کە کاک شوان ئاماژەی پێکا سەرچاوی نوێ بابەتی نوێ کتێبی نوێ لێرە بوونی نەبێ بەڵام لە ناوەندەکانە بوونیان هەبێت. بێگومانیەک لە ئامانجەکانی کردنەوە پێشەکەەکان ئەوەیە کە خانەکانی چاپ و بڵاوکردنەوە کتێبخانەکان بتوان ئەو سەرچاوانە عرضکەن کە تازە بەرەمهاتون چونکە ڕەنگە خوێنەر لە شوێنی تر دەستی نەکەوت یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە بەرهەمە تازەکانیان پێشکەش بە خوێنەران و سەردانی کەرام کرد. بڵێ بێگومان ئێوە ئەو کتێبانە جارێکی ترهێنەوە ئێرە ئەو سەرچاوانە ئەم پێشانگایە ناوەندەکان خۆیان بەرهەمی خۆیانە ئەیفرۆشن بە سەردانی کەران ینی بۆ کتێبخانەی ئێمە تەنها فەزایەک دروست ئەەکەین هەم بۆ کۆکردنەوەی ئەم خان و چاپ بڵاوکردنەوە پێکەوە هەمیش بازارێک بۆ سەردانی کرد کە بتوانێت بە نرخی هەرزانتر کتێبەکانی دەستکەوێت جگە لەوەش ئەو کۆڕانەی کە هەیە ئەوانش هەمووی چۆنەڵی لە فەزای کتێبان ینی کۆڕی شعری هەیە سیمیناری تایبەتی ئەمانش هەمووی جیهانی کتێبن بۆی ئەمانە هەفتەیەکی ڕووناکبیری و بیرڕا ئاڵوگۆڕکردنی ئەدەبی و گرنگە هەفتەیەکی ڕووناکبیری لەم جۆرە کە پڕ چالاکیە بەڵام ئەی نمایشکردنی فیلم و با بڵین چالاکی تایبەت بە مناڵان ئەمە پەیوەندیەکیان با بڵین بە کتێبەوە هەیە زۆر با بڵین چالاکیەکە یان بیرۆکە با بڵین سەرەکیەکە ون ناکە. کوردستان بەشی مناڵانی ئێمە یەکێکە لە بەشە تایبەتەکان زۆر گرنگی پێدەین بەڕاستی ئەگەر بشمانوێ ئەگەر حکوومەتی هێرێن باڵین لایەنە پەیوەندیدارەکان بیانێ خوێندنەوە بکەن بە کولتور لە وڵاتە ئەبێ لە خوێندنگەکان و
لە کتێبخانی مناڵانەکانەوە دەست پێکەن بۆیە ئێمە هەوڵمانناوە کتێبخانی مناڵانی خۆمان گرنگجێکی تایبەتی بێ بدەین وا بکەین کە سەرنجی مناڵان ڕابکێشێ ئەوەی کە ئەمڕۆ بینیمان دوو چالێکی زۆر گرنگجانە و چالەشێکیان پێشانگەی شێوەکاریە هی ئەو مناڵانی کە لەم ئەوقڵەیە هاتوون سەردانی کتێبخانەیان کردووە ینی لە باتی لە ماڵەوە بە مناڵەکان هاتوون لە ئەم ماوەیە لە کتێبخانە بوون هەم کتێبیان خوێنێتەوە هەم ڕسمیشیان کردووە ئەمڕۆ بەرەمەکانی خۆیان نمایش کرد ئەو هەموو خەڵکەبینێتی ئەعلامێتی ڕەنگە بۆ ئەوان تەشجیع بێت کە ئەو مناڵە زیاتر بتوانێت سەردانی کتێبخانەکان بکە و کتێبخانەی لا خۆش بێ و کاریگەری لەسەر مناڵەکانی ڕفیقی دروست کات چالێکی ترە هەر لە بەشی مناڵان نمایشکردنی فیلمی مناڵانە لە هۆڵی سینەماکە ئەمەش بەبێ بەرامبەرە بۆی مناڵان ڕابین کە ڕۆژانە یان هەفتانە بێن سەردانی کتێبخانەی سلێمانی چونکە ئێمە لە کاتیکردنەوەی دەوامە کە خوێندنگەکان داوامیان نەکردەوە هەموو ڕۆژە فیلم عەرزەکەین ئەمە وا ئەکە کە خوێندنگەکان بە گروپ بێن بۆ بەشی مناڵان لە ڕێی ئاشنامون بە فیلمەکەەوە ئاشناش بە کتێبخانەکان ینی وا ئەکە تەئسیر لەسەر و مناڵە دروستکەی حەسکە خۆی بێ بۆ کتێبخانە ئەوە ئامانجی سەرشی ئەمە کە لەم فستیڤالە دوو چالاکیمان تایبەت کردووە مناڵان زۆر باشە کاکشوان لە ڕێگای با بڵێن ناوەندەکانی ئێوە یاخود کتێبخانەکانی تر هیچ نووسەر یاخود ڕۆشنبیران ئامادەی یەکیان دەربڕیوە کە لە چالاکی و فستیڤالی لەم جۆرە بابەتیان هەبێ یاخود سیمینار و کۆڕ و کۆبوونەوە ڕێکخرێ وڵی ئەوە گەر جاروای لە ناو کتێبخانەکانی خۆمانیانەوەندەکان ئەوانە و کاراکەن هەندێک کتێبێکی تازە بڵاوکەنەوە یا سیمیناریان بۆ ڕێگەخەیەن بەڵام ئەم شوێنە مەسەن کتێبخانەی گشتی بەرپرسە لی کە داوەتی ئەوانە بکان ئێمە تەنها ئیشی کتێبخانە و ناوەندەکان بەس عڕزکردنی ئەو کتێبانەیە و خزمەتکردنە بە خوێنەر هەم بە نرخێکی کەمتر لەوەی کە پێشتر هەیبووە هەم بە سەرچاوی تازەکە ئێمە بە تایبەتی ئێمە ئینگلیزین یعنی ئێمە هەموو ماوە مەسەن ئەو کتێبانەی کە تازان هەوڵەیەن بەردەستیان خین بۆ خوێنەران لەم ساڵدا بە داتا هەیە کە چەند بابەتی بیانی یاخود چەند حساب بکەین بە ملیۆنان ناونیشان و سەرچاوێتە ناو کتێبخانەی بڵین بە ملیۆنان سەرچاو و کتێب دێن ئەی ژمارەی خوێنەران بە بەراورد بە ساڵانی پێش و چۆنە ژمارەی من ئەگەر داتای ئینگلیزیم لایە خوێنەر ئینگلیزی زۆر باشە عنیەتا بە تەمەنیش لامە لەبەرەوەی کە من زۆربەیم تۆمار کردیان مەسەڵەن ئێمە زۆربەیمان بە دەلیڤەری ڕۆژ و ئەزانی کێنەوە تەمەرانەیان سەردانەکان یعنی ئەو بە خۆشحاڵیەوە زۆربیان لە ڕەگەزی مێن یعنی خوێنەرێکی زۆر باشن مەسەڵەن لەگەڵەوەی کە ئاگیان لەم ڕۆمان و کتێبانەیە بۆ کاگالانوتی ئاگاشیان لە فیلمەکانە چکە 2000 ئەو فیلمانن ئەو ڕۆمانانن ئەبن بە فیلم یعنی باشە خرام نییە دەرهەق بەم زوڕوفانەیە وڵاتانە کە مەسەڵەن پڕە لە نائومێدی و بێهیوای ئەو جۆرە لە خوێنەرە کە دروست بۆ زۆر باشە زۆرترین کتێبیان بابەتێکن ئەوانەی کە زۆرترین داواکاریان لەسەرە نۆڤڵە بڵێن ڕۆمانە کە سەربێت لەگەڵ ئەو کتێبانەی پێوترێت سیاڵف هێڵ بیان خود پەروەردەکردن ڕەنگە کتێبی خواردن بەڵا ئەوانەشی تایە بەڵێ ئەوانە کتێبی هینن چۆنڵی پسپۆڕیەکانن هەمانە هەرچەنانە بە زەحمەت دەزەکەونەوە ئەنە لە بەریتانیا هەیە ینی بڵین هەم لە ڕووی کوالیتی و گرانی و تۆزە گرانترن بەڵام ئەو خانمانەی مناڵێ مەسەن تەمەنەکانیان لە 13 بۆ 25 ساڵە عین زیاتر بابەتی ڕۆمان و ئەوانە ناخوێنەوە کاک ئەلان فستیڤالەکە چەند ڕۆژە خایەنێت و چالاکیەکانی جگەلەوانی کە باسمان کرد چیتر فستیڤالەکە ئەمڕۆ دەستی پێکردووە کە دوی نوێ هەتاکو ڕۆژی پێنجشەمە 6 بەردەوامە بێت لە بەیانیان لە سەعات 10 پێشانگەکان ئەکرێنەوە لە سەعات 10 سیمینارمان هەیە بە هەمان شێوە لە هۆڵی لەتیڤەڵمەت ساعات 4 کۆڕی شعریمانەیە بۆ ژمارەێک لە شاعیرەکان بەڵێ ئەو ناوەندانی کە ئاگادار کراونەتەوە بۆ ئەوی کە سەردانی ئێرە بکەن یاخود ئامادەیان هەبێت تەنها لە ڕێگەی با بڵێن کەناڵەکانی ڕاگەیاندنەوە یاخود چۆن ئاگادار کراونەتەوە کە ئامادەیان هەبێت ئەوانی کە بەشداریان میوانەکان بە خۆشحاڵیەوە دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیای ئەم فستیڤاڵی کردووە بێگومان ئەوان کاریگەری خۆی هەیە لەسەر ڕاکێشانی سەردانی کرد و ئەوانی کە ئارەزوو ئەکەن بەشداری ئەم فستیڤاڵە بکەن یان سەردانی چالەکەەکەن بکەن لە ڕێی کەناڵەکانی ڕاگەناوتە سەو دەکەم کاریگەری خۆی هەیە بە تایبەتی بۆ کورسات و بەشی ڕاگەاندنیشمان ئیشێکی باشی ئەوەی کردووە کە بتوانین لەما ئەم شە ڕۆژە زۆرترین خەڵک سەردانی ئەم چالاشیانە بکات و من لێرەوە زۆر سپاسی هەموو ئەو خانی چاو بڵاوکردنەوەکەم کە بەشداریان تیا کرد لەم چالاشیە و سپاسی ئەو هونەرمەندەکانەکەم گروپی میوزیک و هەموو ئەو بەڕێزانی تریش کە لە سیمیناریانەیە یان کۆڕی شعریانەیە کە هەمووان پێکەوە بتوانین ئەم 6 ڕۆژە
شتێکی کەم بۆ شاری سلێمانی. سیمینارەکان تایبەت بچین تەنها لەسەر سیمینارەکان لەسەر ڕۆڵی کتێبە و لەسەر گرنگی کتێبخانەکانە، ینی دوو بابەتی جیاوازن، بەڵام هەموو پەیوەندە بە کتێبخانەوە. زۆر باشە کاگالان کتێبخانەی گشتی لە ماوەی ساڵێکا چەند چالاکی لەم جۆرەی هەیە؟ ئێمە ساڵانە چالاکی زۆرمانەیە، بەڵام ئەم فیستیڤالە ئەتوانین بڵین لە هەموو چالەکانی ترمان گەورەترە. ئیجنا ئێمە پرۆژەی هاندانی خوێندنەوەمانەیە کە لە هەندێک کتێبخانەی گشتی ئەم لە قەزاونەحەکان ئەنجامیان، هەروەها هۆڵەکانمان بەردەوام کراوەتەوە، سیمیناری تیا پێشکەش ئەکرێت، لە گەلەریەکانمان پێشانگا ئەکرێتەوە، بەردەوام چالاکی هەیە لە ناو کتێبخانە، بەڵام ئەمە کۆی چالەکەکانمانە لە ئەم ساڵدا. بەڵێ ڕۆڵی کارمەندەکانی تۆ بێگومان ئەم بەرهەمانە ئەم فیستیڤالە بەبێ ماندووبوونی فەرمانبەران ناهاتە بەداخەوە. خۆ دەزانی وەزعی مادی فەرمانبەرانی لە دۆخێکی زۆر خراپدایە، بەبێ موچەوە دوو مانگە موچەشیان وەرنەگرتەوە، بەڵام هاتوون خزمەت دەکەن و خزمەتی شاری خۆیانەکەن. هیوادارم حکوومەت یێرێم ئەم دڵسۆزیەی فەرمانبەرانی کوردستان و کتێبخانەی گشتی باقی فەرمانبەرانی تر بە خەمسار لێکی نایاتەوە، چونکە فەرمانبەرانیش سەبر و تەحمولی خۆیانەیە، ئەوەش سنووری هەیە. زۆر ڕاستە، دەستەکانتان خۆش بێت بە هیوای چالاکی زیاتر. زۆر سوپاس بەڕێز ئالان ڕەئوف بەڕێوەبەری گشتی کتێبخانەی گشتی و بەڕێز شوان کەمال خاوەن کتێبخانەی ئەمەزۆن. جارێکی تر سوپاستان دەکەم.